سەباسەکەم لەسەر ئەو جەنگەی نێوان رووسیا و ئۆکراین کە کاردانەوەی زۆری هەبوو لە لایەن وڵاتانی جیهانەوە بە تایبەتیش قسە و باسکردن لەسەر بابەتی هونەر و هونەرمەندان بۆ پشتگیری خۆیان بۆ پەیامی ئاشتی و لە وڵاتانی جیهانە بینیم چەندین کاری لەو شێوازە بەڕێوەچ و چ جایی لە ڕێگای نواندنی شانۆییەوە بێت یاخۆت هەندێک کاری سەرنجڕاکێشەوە بێ یاخۆت پێشەنگای شێوەکاریەوە بێ یان هەر شتێکی تر بێ لە هونەر بابەتی میوزیک و گۆرانی و دروستکردنی و کۆنسرت و ئەوانە پشتگیریەک بوو پەیامێکی ئاشتی بوو لە نێوان وڵاتانی جیهانە بۆ ڕاگررتنی ئەو جەنگە لەم نێوەندەیە هونەرمەندانی کوردیش بێبەش نەبوون لەوەی کە ئەوانش پەیامی ئاشتیان هەبوو لە جیهاندا بۆی بتوانن بڵێن کە هەمیشە پەیامی ئاشتی خۆیان بگەێنن لە ڕێگای هونەرەکەیانەوە یەکێک لەو هونەرمەندانەی کە لەسەر سنووری ئۆکراین پێشنگایکی شێوەکاری کردوێتەوە بەڕێز حەماشم بۆ کە لێ تابلۆکانی خۆی نمایش کردووە وەک پەیامێک بۆ ئەوەی بڵێ کوردیش هەماهەنگە لەگەڵەوەی کە لە جیهاندا ئاشتی بەرقەرار بێ پەیامی هونەری هەمیشە پەیامێکی توندە و هەروەها زووتر ئەگاتە ئەوەی کە پەیامەکان زووتر بگەنە خەڵک و ناوچەکانی جیهان کوردیش بە هەمان شێوە پەیامی خۆی هەیە بەڕێزکە حەمەهاشم ئەدوێنم لەسەرم بابەتە کە بەڕێزیانە و پێشنگایان کردوێتەوە ڕاستەوخۆ لە پایتەختەوە لەگەڵمانە کاک حەمەهاشم سڵاو لێبێم کاتت باش سڵاوتان لێبێ ئێوارەتان باش سواز بۆ تۆ سواز بۆ ئامادەبوون لە پرۆگرامەکە ئەمەوێ پرسیاریەوە بکەم هۆکاری ڕۆشتنی تۆ بۆ ئەوکردنەوەی ئە پێشنگایە چی بوو؟ ڕاستەکەی من لەلایەن والیسکا فاوندیشن کە دامەزراوەیەکی کللتوریە لەوێ داوت کرابم بۆ پرۆژەیەک وەکو بڵێن کۆربەندێکی هونەریان هەبوو ئەوان چونکە بە تەنیا پیشانگانە بوو کۆمەڵک هونەرمەندی دیکەش لەوێ وەکو ئیشی پێرفۆرمانس و کاری شانۆیی و ئەو بابەتانیان کرد لەسەر سپۆنسەری والیسکا فاوندیشن کە سەرۆکەکەی یوانە سارێچکایە کە یەکێکە لە پێرفۆرمەرە زۆر بەناوباگەکانی پۆلۆنیاوە ئەو لە ڕێکخراوێکی مافی مرۆڤیش کار دەکات یان بڵێن سەرۆکی ڕێکخراوێکی مافی مرۆڤیشە پێی باش بوو کە کۆمەڵێک هونەرمەند کە لە هەموو جیهان ینی کاری پرۆژەی لەو بابەتە دەکەن لەسەر بڵێن ئەو نەهامەتیانەی کە لە دوای شاڕیان لە شەڕ ڕوو دەدەن سەبارەت بە تێکچوون یان دۆخی ئینسان یان وێرانکاریەکانی جەنگ لەو شوێنانەی کە جەنجی تێدایەوە ئەو بۆ خۆی وەکو هەموەکو پێرفۆرمەرێک کە زۆربەی کارەکاری لە نزیک شەڕەکان ئەنجام دەدا ئێمەیان داوت کردبوو لەگەڵ هونەرمەندێکی دیکە هونەرمەندی شانۆکاری کورد کاگنیهات جامی کە خۆی هەر لە پۆلۆنیایەوە ئەو لەوێ لەگەڵ ئەویشدا هەم یوهانە سارنێچکا کە ئەکتەری کاگنیهات جامی بوو هەم من وەکو دیکۆرەیشنی ئیشەکەی ئەوانم دروست کردووە بڵێن سینۆگرافیای کاری پێرفۆرمانسەکەی ئەوانیشە لە ئەستۆی من بوو جگە لە پێشانگاکەم کە لە هەژدەی مان کە تا 22 مانگی خان لە شاری کرۆسنۆ لە ماڵی کللتوری کرۆسنەوە بە جەماوەرێکی زۆر لە هەم سەرۆکی شاری کرۆسنۆ و شارەوانی کرۆسنۆ لە بڵێن لە ئیفتتاحەکەی لەکردنەوەکەی ئامادە بوون و خەڵکێکی زۆری هونەردۆز و خەڵکێکی زۆری ئۆکراینیش کە ئێستا لەوێ وەکو پەناهەندە یان بڵێن وەکو ئاوارە کە هاتوون و مەمەنزڵیان گەیشتە ئەو شوێنان نزیکانەی سنووری ئۆکرانیا پۆلۆنیا پێخۆشحاڵ بوون بەوەی کە یەکێکە هونەرمەندێکی دیکەیە لە ڕەگەزێکی دیکەیە لە وڵاتێکی دیکەوە دێ هەست بە ئازارەکانی ئەوان دەکاوە ئازارەکانی ئەوان لە دوتوێی چەند تابلۆیەکدا پیشانیان دەدا. فیدباک یان کاردانەوەی لەلایەن هونەرمەندانی ناوچەکەەوە بە تایبەت بەشداریکردنی کورتێک لەوێ و لە ڕێگای نمایشکردنی چەند تابلوویەکەوە وێرانکاریەکانی جەنگ کە لە ژێر ئەم ناونیشانەیە بووە چی بوو لەلای ئەوان؟ ڕاستەکەی ئەوان هەروەک باسیشم کرد ینی کاردانەیەکی زۆر باشی هەبوو وە خەڵکێکی زۆری شاری کرۆسنەوە بۆ خۆی شارێکە کە نزیکە لە سنووری ئۆکراینەوە و شارێکی کللتوریە بۆ خۆی ینی دەستگای کللتوری زۆر جوان و زۆر باشی تێدایەوە خەڵکێک تێدایە کە زۆر پەرۆشن بۆ دیداری مەسەرەن هونەرێک کە جیاواز بێ لە ئی خۆیان
ڕاستەکەی ئەوەی من کە لەوێ نمایشم کردبوو کارەکانی من بریتی بوون لە 15 تابلۆی گەورە هەر تابلۆیەکەم هەفتا بە 170 سانتیمەتر درێژ بوو یعنی مەساحەیەکی زۆری دەویست بۆ ئەوەی کە لەوێ نمایشی بکەمەوە ئەمە بوو بۆ جێگەی سەرنجی ئەوان کە ماتریالی جیاوازی منیش وەکو بڵێن کانڤاس و ئەکریلیک و ئەو شتانە نەبوو ئیشێک بوو دەتوانم پێ بڵێم وەکو پێرفۆرمانسێکی دیکە بوو هەر لە ناو هۆڵەکەدا نمایشم کرد بوو بۆ ئەوان وە زۆربەی زۆری کارەکانم بریتی بوون لە ئەبستراکتی دەربڕین خوازی ینی هەرچەندە تامێکی سوریالیزمیشی دەدا ئیشەکانم بۆ ئەوەی زیاتر دەربڕین پیشانی خەڵکەکە بدەم. زۆر باشە دێمە سەر ئەوەی کە هەبوونی ئەو خەڵکە لەوێەوە بە تایبەتیش لەو جەنگ و ئاوارەیانە تا چەند سنجڕاکێشی تایتڵەکەی تۆ هەبووە لە نێو پێشنگاکەیە کە باسکردنە لە وێران کارەکانی جەنگ. ڕاستەکەی دەتوانم بڵێم ئەو دامەزراوە کللتوریە کە ناوی والێسکا فاوندیشنە خۆی دامەزراوەیە کە بۆ ئەوەی کە دەستنیشانی ئەو هونەرمەندانە دەکات کە لە وڵاتانی خۆیان نزیکن لە جەنگ لە وڵاتانی خۆیان ئەو نەهامەتی و کۆسپوتەگەرانەیان بینیوە کە ئینسان لە دوای جەنگ تووشی دێت و ئەو وڵاتانە یان ئەو کللتورانە بەسەر دەکاتەوە کە ئەستەمە ئینسان دەست بدات بە کللتورێکی زۆر تۆکما ڕاستەکەش کوردستان یان بڵێ ناوچەی خۆمان دائیمەن ینی بە درێژایی مێژ و شەڕی تێدا بووە و نەهامەتی تێدا بووە و دەستنیشانکردنی ئێمە لەلایەن ئەو دامەزراوە هونەریەوە باخەکەی ئەوە بوو کە ئێمەش بەشێکین لە جەنگ خۆمان و زاکرەی ئێمە و بیرکردنەوەی ئێمە نزیکە لەو بیرکردنەوەی کە ئەوان دەیانوێ خواست بێ بۆ دەربڕینی یان بڵێن گزارشتی شتێککە لە ناوچەکەی ئەوان ڕوودەدا ئەوە بۆ ئەوان جێگەی سەرنج بوو کە هونەرمەندێک لە دوورترین یان بڵێن لە وڵاتێکی دوورترەوە لەوان هەست بە ئازاری ئەوان بکات ینی چونکە ئێمە ینی لەوێ شەر باسم کرد ینی ئێمەی کورد ئازاری زۆرمان هەیە ینی چیمیا بارانی هەڵەبجەمان هەیە ئەنفالمان هەیە زیندە بە چاڵی خەڵکمان هەیە ینی مەسلەی هێرشکردنی داعشمانەیە بۆ سەر ئێزیدیەکان ڕفاانی کچانی ئێزیدی و کۆمەڵێک شتی زۆر زۆر نەهامەتیمان هەیە لە مێژوو نزیکی خۆمان کە ئێمە وەکو لە تەمەنی خۆمان ئێمە ممارەسەی ئەو نەهامەتی و ناخۆشیانەشمان کردووە تی دەگەینەوە بیرکردنەوەمان نزیکەلەوە بۆیە ئەوە بەلای ئەوانەوە جێگەی سەرنج بووە جێگەی قبول بوو کە دەیانزانی کە کەسێکی دیکە هاوسۆزە هاوخەمە یان نزیکە لەوان خەونەکان من نزیک بوو بۆ جۆرە بوو بەڕاستیەکەی بۆیە ینی کە کەسێک دەهات من هەستم دەکرد ینی کە کەسێک دەهات دوای چەند سعاتێکی کە یان بڵێن ئێوارەکەی هەستم دەکرد هەموو فامیلەکە هەموو خێزانەکەیان دەهاتن بۆ پیشانگاکە یعنی جۆرێک دەنگدانەوەی تێدا بوو لە کرۆسنۆکە هەم تەلەڤیزیۆن و ڕادیۆی محەلیەکانی ئەوێش گرنگیی زۆریان پێدا بەڕاستی ڕۆژنامەکانی ئێوە گرنگی بە پیشانگاکەی منیان زۆرداوە بۆیە دەتوانم بڵێم کاردانەوەی پیشانگاکەم یەکێک بۆ لەو کاردانەوە زۆر باشانەی کە پیشانگای دیکەشم هەبوو بەڵام ئەویانم پێ یەکێک بوو لە پیشانگا زۆر سەرکەوتەکانی خۆم. کاک حەماشمەوەی جێگای باس بێت تا چەند گرنگ بوو بۆ تۆ وەکو هونەرمەندێکەوە بۆ ئێمەی کوردیش کە بەشداری بکەن لەم جۆرە پێشەنگایانەیە یاخۆت کردنەوەی پێشەنگایەک لە کاتی جەنگ و نەهامەتیە بۆ خەڵکانێک کە ئاوارن یان ڕویان کردوتەوە وڵاتە. ڕاستەکەی ئێمە پێشانگاکەمان بۆ خەڵکی ئاوارە و بۆ ئەو کەسانە نەبوو کە ڕایان کردو لە پۆلۆنیا لە ئۆکراینەوە تەنیا نمایشەکەمان نزیک بوو لە سنووری ئەوان ینی ئەوش خواستی ئەو ڕێکخراوە کللتوریە بوو کە لەوێ بیکەینەوە بۆ ئەوی ئێمە خۆمان وەکو پێرفۆرمانسی هونەری نزیک بین لە جەنگەکە ئەجینا بۆ خەڵکی ئاوارە نەبوو بەڵام ئەوەی کە من کارم تێدا کردبوو ینی باغدان بوو بە فکری وێرانکاری لە دوای جەنگ یعنی ئینسان کاتی کە جەنگ بەسەریدا دێت بەهۆی خەیاڵی چەند سیاسیەکەوە بۆ نمونە خەیاڵی کۆمەڵێکی زۆر زۆر لە خەڵک خەیاڵی جوانی خەڵک لە ناو دەچێت بۆیە لەو حاڵەتانە ئینسان تووشی ڕوخان دەبێت لە ناوەوە تووشی بێهودەیی دەبێت ئەوە وەکو
خەونی کەسەکان یعنی کە کەسێک دەبێ بە ئاوارە جانتاکەی کۆ دەکاتەوە ئەلبومەکانی کۆ دەکاتەوە خەونەکانی خۆی لەگەڵ خۆی دەبا بۆ ئەوی لە وێزگەیەکی دیکە دووبارە بژێتەوە و دووبارە دەست بە هەنگاوێک بک بۆ ئەوی خەونەکانی خۆی بنیاد بنێتەوە جارێکی دیکە ینی من نقطەی زۆر ینی خاڵی سەرەکی لە کارکردنەکانی من ئەوە بوو کە دەمویست لە زۆربەی کارەکانم جانتا وەکو وەسیلەیەکی زۆر گرنگی ئاوارەیی یان ڕاکردن یان گواستنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە نمایش بکەمەوە لە ناو جانتاکاندا کۆمەڵێک وردەکاریم هەبوو کە ڕەنگە بە بینینێکی سەحی نەبیندرێ کۆمەڵێک بڵێن وەکو جەریدەی کۆن یان مەسەلەن نووسین یان ئایتمی گچکە یان ئایکۆنی بچووک بچووکم دروست کردبوو لەوێ بەهۆی کۆلاتکردنەوە لەسەر تابلۆکان کە وەکو گزارش شتێک بوو بۆ ئەوەی کە خەونی ئینسان دایمەن لەگەڵ خۆی دەڕوە ینی دایمەن وێرانکاریەکانی جەنگوا دەکات کە ئینسان کە بێهودە دەبێت بەڵام خەونەکانی هەر لەگەڵ خۆی دەبا بۆ ئەوی لە وێزگەیەکی دیکە دووبارە دەست پێ بکاتەوە ئەمە بۆ من وەکو نقطەی بڵێن گزارشکردن لە کارەکانم بۆ ئەو نمایشێکە کردم و بەلای خەڵکەکەی کە هاتبووشن بەڕاستی ئەوە جێگای سەرنج بوو جێگای خۆشحاڵیان بوو دەستە خۆش بێت هیچ پرۆژێکی تر هەیە لە ئایندەیە کاری لەسەر بکەیان بەشداری پێشنگایکی تر بکەیت ڕاستەکەی ئەو پێشانگای کە لە کرۆسنۆکردنەوە لەگەڵ ئەو بڵێن والیسکا فاوندیشن دەرفەتی ئەوەی بۆ من ڕەخساندووە کە لە چەند مانجی ئایندە ئەگەر پرۆژە دیکە هەبێ لە ماڵی هوەری کرۆسنۆ کە ئەویش یەکێک ئەو ماڵی هوەری کرۆسنۆ ئەوەیە کە گەلەریەکەی تێدا بوون مایشی کارەکانی منیان کردووە جیاوازە لەو ڕێکخراوە ئەوان ناویمان خستە ناو لیستی ئەوەی کە لە مانجی حەودیان هەشتی ئەم ساڵ ئەگەر دەرفەت بڕەخسێت دەتوانم لێ پیشانگایکی دیکە بکەمەوە دەستەکانە وەکو ئێرەش وەکو کوردستان بۆ خۆم هەر لە پرۆژەمدا هەیە کە چەند مانجی دیکە پیشانگای تایبەتی خۆم هەبێت بەڕاستکە حەماشم شێوەکار سوپاس بۆ بەشداریکردن لە پرۆگرام